شۆڕشی داواکردنی خزمەتگوزاری لە دەڤەری خۆشناوەتی بەردەوامی هەیە. بۆ ڕۆژی پێنجەم لەسەر یەک گربوونەوەی ناڕەزایەتی لە دەڤەری خۆشناوەتی بەردەوام بوو. بە هەمان شێوە ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیانی گوندەکانی دیکەش لا مێرگەسەر گربوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و وەکو خۆیان دەڵێن لە پێشتردا دەڤەرەکەیان لانکەی شۆڕشەکان بووە و قوربانی زۆری داوە. ئێستاش لە سایی حکومڕانی کوردیەوە بەدەست کەمی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبانەکانەوە دەناڵێنن. ئێمە بۆ دەڤەری خۆشناوەتی بە عام داواکاریەکەمان ئەوەیە ئەو جادەیە وێران بووە بەڕاستی چکە هەموو شۆڕەشەکان ئەڵێن خۆشناوەتی لانکەی شۆڕەش بووە بۆ هەموو شۆڕەشەکان بەڕاستی ماڵ بووە خزمەتی هەموو شۆڕەشەکانی کردووە هەموو خەڵکێکی کردووە هاتوین دەنجی ناڕازی بگەێنی بەلانی پەیوەندیدار یعنی داوامانەوەی لایەنی پەیوەندیدارەکان ئاوڕەشی بەجددی لەو ناوچەیە بدەنەوە کە ساڵانی پێشوو لە ناوچەیە خزمەت کراون کە خەڵکی ئەو ناوچێنانی نەبوو بخۆنانی داوەتە ئەوان بەتانی نەبوو بەخۆی داداوەکو فندق بەلاش و مەتعەم بەلاشەکان لێرە پاڵیان داوەتەوە دوای ئەوەی کەیشان بێرە نەما ئاوڕەشی بەجددی لێرە نەدراوەتەوە. هەموو چین و توێژەکانی خۆشناوەتی بەیەکەوە هاتوونەتە سەر شەقام و داوای چاکردنی ڕێگاوبان و دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان دەکەن. بەشداربووانی گربوونەوەکە دەڵێن بەرپرسانی حکوومەت و حیزبەکانی دەسەڵات پاش چەند ڕۆژێکی دیکە بەچی ڕوویەک دێن و دەڵێن دەنگمان پێ بدەن لە کاتێکدا لە ساڵانی پێشتردا ڕاستگۆ نەبوون و بەڵێن شکێن بوون لەگەڵماندا. ینی ئەم جادێ بەڕاستی وێرانە ساڵی 1970 ئەو جادە لە سەردەمی ڕژێمی بەعس هاتووە تا ئەو کاتەوە نەنۆژن کراوەتەوە نە شۆڵدەرەکانیشی جارێ دەستکاری نەکراوە تەنانەت یەک دوو جار پینە پەڕۆیان کردەوە ئەویش لە جیاتی ئەوەی چابێ خراپ بووە. ڕاستی لێرە بەولایەوەش هەڵبژاردنە کاتی هەڵبژاردنش نزیک بۆتەوە پێم سەریانی ئەو کاندیدانی ئەو دوو حیزبە دەسەڵاتە بە شێوازە بە چ ڕووقایمێک دێنەوە ناو ئەو خەڵکە داوای دەنگدانەکەن. لە چەندەها خزمەتگوزاری کەش بێبەش نیەمە هیچ خزمەتگوزاریەکی ئەو تۆمان بۆ نەکراکە ئێستا بە ئەوەی بزانین بە شتێکی مهمی بزانین وەتان باز بکەینەوە. ئێستا ئێمە لە گوندی مێرگەسەر نزیکەی 9 گوندە گوندمان لەسەرە کە بۆ قوتابخانە دێرە مێرگەسەر سەرەڕای ئەوەش بەشی زانستی تا ئێستا نییە لە ئەو هەر بێبەشین ئاومان نییە. پاش زیاتر لە 30 ساڵ حکومڕانی کوردی هێشتا هاوڵاتیانی ئەم هەرێمە خۆپیشاندان بۆ خزمەتگوزاریە سەرەتاییەکان دەکەن. نۆ کابینەی یەک لە دوایەکی حکوومەت تا ئێستا نەیتوانیوە سەرەتاییترین مافەکانی خەڵک بە تەواوەتی دابین بکەن. لەو هەرێمە دەوڵەمەندە بانەوت و خاکی کشت و کاڵ و چەندین سەرچاوەی دیکەی داهاتیش کە گەندەڵی و بێپلانی ڕێگا نادات لە خزمەتی خەڵکدا بەکار بهێنرێن. لە دەڤەری خۆشناوەتیەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پێم.